بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والبركات على رسول الله وعلى آله وأصحابه إلى يوم الدين. عزيزان خوشويسانم لفرمودي صدو چوارده لفقه فرمودية كبيغمري خواه صلى الله عليه وسلم فرموده كذا ده فرمية إنما جزاء السلف الحمد والوفاء. واتا بيقومان پاداشي قرز سپاس كدني خاون قرزو بوفابونوي لەگەڵە بەوەفابوونە لەگەڵی دیارە سەلەفەکەی بە معنا قەرز هێناوە بۆیە لە فقیان فەرمودەیەدا ئازیزان خۆشەویستانم یەک لە بیرنەکردنی چاکەی چاکەکاران هەر کەسێک چاکەیکی لەگەڵا کردی وریا بە قەت لە بیری نەکەی چونکە ئەگەر خوا نەخواسە لە بیرت کرد تۆ ئەبیتە هۆکارێک کە جارێکی تر ئەکری ئەو کەسە لەو چاکەیە بەردەوام نەبێ. فقهی دووهەم ئیقرارکردن و دانان و دەربڕینی پێزانینی هەموو کردار و گفتارێک سوپاسکردنی لە بەرامبەر بێت چکە و فەرمووی حەمد و وەفا هەر کاتێک کەسێک شتێکی نەڵێ دەی قەی ناکەمە پاداشی لای خوایە و پێویست بەوە ناکە نە سوپاسی بکە سوپاس دەرببڕە حەمدی خوا بکە چاکەکانی باز بکە ڕێز و حورمەت لەو مووقیفە جوانەی بگرە بە ئیقرار دەری ببڕە چونکە ئەو فەرمودەکە فەرمووی الحەمد والوەفا حەمد ئەوەیە بەدەم دەوترێ وەفاش ئەوەیە کە بیدەیتەوە بۆیە قەت نەڵێ دەی ئەو بۆ خوای کردو چ پێویستەکە من بیڵێم نە ئەبێ بەزار ئەو وەفایە دەرببڕی. فقی چوارەمان لەم فەرمودەیە هەردەم دەستی بەخشەر جێگەی تەقدیر و ڕێزە و ئەرکی ئەو کەسەشە کە قەرزەکەی وەرگرتوتەوە بۆیە ئەو کەسەی کە قەرز ئەدات جێگەی ئەوەیە ڕێز و پێزانینی بۆ دەرببڕێت ئەو کەسەشی کە قەرز وەرئەگرێ ئەرکی جواندانەوە و لە شوێنی خۆیان دانەوە و بە تەقدیردانەوەیە. وەیە فقیان فەرمودەیە ئەو فەرمووی سەلەف واتە ئەوەی کە تۆ لە پێشا لەوەت گرتووە ئەو ئەرکی خۆی جێبەجێ کردو ئەرکی برایەتی و خۆشەویستی و دۆستایەتی تۆش ئەرکێکی گەورە لە ئەستۆت ماوە کە بە جوانی و لە کاتی خۆیدا و بە شێوازی خۆی بیدەیتەوە. بە هەمومانەوە دەتوانین لەم فەرمودانەدا لە باسی قەرز و قەرزدانەوە دیمەنێکی جوان مێژوویەکی جوان وێنەیەکی جوان لای هەموو خەڵک دروست بکەین و لە دەرونی خۆشمانە و لە دەرونی کەسەکانیشە بەدڵنیاییەوە ئەگەر جوان ئەو قەرزتدایەوە کاریگەری بۆ سەر خانەوادە و ماڵ و منداڵیشت ئەبێت بۆ کات و بۆ کاری تر کە ئەوانیش فێر دەبن هەر کەسێک چاکەی لەگەڵاکردن سوپاسیان بکەی لەسەر سفرە بڵێ فڵان کەس هاوکاری باشی کردین دەستی خۆش بێخوا جەزای باتەوە بۆیە ئەگەر جارێکی تریش تۆ کەس چاکە لەگەڵ کەسێکا کرد منداڵ و کەس و کاریش هاوکارت دەبن. خی گەورە تەوفیقی هەموو لای بدە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.